باسەوە باسەکەم لەسەر شانۆی دۆزەخ بێگومان هەر یەک لە هونەرمەندانی دیار خاتوگەیزا وەروە خاتومدیا و خاتوشیلان و خاتونەوژین لە پەرفۆرمانسێکار لە شاری سلێمانی پێکەوە پەیامێکیان هەیە. دیارە خاتوگەیزاومەر لە نوێچین کاریا کە لە نووسین و دەرەنانی خۆیەتی دووبارە بە بینەرەکانی جارێکی ترەگاتەوە، بەڵام ئەم جارە لە پەیامێکی نوێیە لەسەر پرسێکی گرنگی نەتەوەی کورد کە ئەوی ژنانی ڕزگاربووی دەستی داعشە کارەکات کە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانایە. بێگومان ڕۆژی نۆی ئەمماە لە تەلاری هونەر لە شاری سلێمانی بڵین شانۆی یاخود بڵین نمایشی دۆزەخێک بوو. دیارە نمایشەکرێتم نمایشە نوێچین بەرهەمی تیپی شانۆی هاورانی گەزێ بە هاوکاری بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر و بەسەرپەرشتی بەشی جێندەری نووسنگی خوات ساڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە بۆ قسە باس لەسەر ئەم بابەتە دوو میوانم ئەبێت کە دوو ئەکتەری دیار و دوو ئەکتەری زۆر بڵین جوان لە نێو ئەم کارەیە کە توانن پەیامەکەی خۆیان پێکەوە بگەێنن، بەڵام بەرلەوەی کە پشمەلای میوانەکانم جێلەری کارەکە بینی و دواترا گەڕێم وڵاتان فەرمی. بێگومان خاتو میدیارە و بەگەرد واروە خاتو شیلان عومەر کە دوو ئەکتەری دیارن لام لە نێو شانۆیی دۆزەخێک بوو و دوو ئەکتەری دیاریشن لە نێو دنیای شانۆ و جامای کوردیا. زۆر بەخێر بێن، سڵاوتان لەبێم، کاتتان باش بێت. زۆر سپاس. پێم بڵێن پێکەوە دۆزەخێک بوو چۆن دروست بوو؟ کاری هاوڕێیانی گەزیزەیە، نووسین و دەرهێنانی مامۆستا گەزیزەیە. بە خۆشحاڵیەوە من و مامۆستای بان کرد لە کۆبوونەوەیەکە قەرارماننا کە ئیش لەسەر ئەم پۆرفێرمانسە بکەین کە قەرارە نۆی مانگ ڕۆژی پێنجشەماکە لە تەلاری هونەر کاتژمێر 4 نمایش بکەین. زۆر باشە. حەزەکەم شتێک بڵێم لەسەر ئەم دقا ئەویش لە 2016 مامۆستا گەزیزە نووسیوەتی ئەو کاتە بۆی ناردم خوێنمەوانێ بەڕاستی زۆر حەزمە کرد لەگەڵ یابم ئەو بووی تر ئێستا کاتی ئەوە هات کە نمایش بکرێت. بگومان هەر یەک لە ئێمە لە ساڵی 2014 تاوەکو ئێستا تاوای معاناتەکانی بڵێن ڕزگار بووی ژێردەستی داعش و بە تایبەتی ژنان و کچان ئەزانین کەوا نزیکەی 7 ساڵ بەرەو 7 ساڵەڕوا و معاناتیان زۆرە. ئێوە وەکو ئەکتەر و وەکو دوو کەسایەتی دیار چۆن ئەتوانن کە ژان و قورسایی و تەواوی ئازارەکانی ئەو ژنانە یاخود ئەو کچانەی ڕزگار بووی دەستی داعش بگەێنن؟ فەرمون. چیرۆکی ئەم دقی کە مامۆستا گەزیزە نووسێتی هەمووی ڕاستەقینەیە. یعنی خۆمان کە کاتێن دقەکە خوێنینەوە یاخود نواندنی تیاکەین ڕۆژانە بەرکەوتەیەکی زۆر نائاساییمانە بێت، یعنی هەستمانە جوڵێنە زۆر، یعنی تا ڕادەیەک ئەگینە ئەوەی کە فرمێز بە چاومانە بێتە خوارەوە. دقەکە باس لە ئەمەیان ئەم دقی ئێستایان باس لە سێ ژنەکات، ئەو سێژنی کە مامۆستا گەزیزە اختیاری کردوون هەرسێکیان چیرۆکەکانیان ڕاستەقینێ و خۆی ئەیان ناسێت کەسەکان. ئێمە ژوتمان ئەمەنەوسیانە هەموو چیرۆکەکان نییە، بێگومان ئێمە هەموو چیرۆکەکان نیوانە چیرۆکی دەیان هەزاران چیرۆکی تریتیایە لە ڕێی ژنەکانی شنگالەوە ئەمانەوە پرسەی ژن باسکین لێرەیە توندوتیژی دژی ژنان دەیان پرسەی تر هەیە کە لە وڵاتی ئێمەیان بەڕاستی زۆرە. خاتو شیلان بەرجەستەکردنی چیرۆکی واقعی ژیانی کچێکی ئێزدی ڕزگار بووی دەستی داعش چۆنە بۆ تۆ وەک ئەکتەر تا چەند قورسە ئەوەی کە تۆ ئەو پەیامە وەکو خۆی بگەێنیت بێگومانەوە ئامانەتێکە؟ بەڕاستی پڕە لە ئازار. ئەو لەحزەی مەسەلەن باسی چیرۆکەکەی خۆم ئەەکەم بە تایبەتی هەموو لەحزەکان ئەو ئازارەیە کە ئەو بینیوێتی و من ئێستا لێرا بەرجەستەی ئەەکەم چکە تۆ بەردەوام لە خوێندنەوەی دەقەکەەوە چەند جارێک دەقەکە خوێنیتەوە ئیتر تۆ ئەبیت بە ئەو ئافرەتەی کە ئەو عەزابەی چەشتۆ بەڕاستی ئیتر قورسە ئاسان نییە. وەکو مامۆستا میدیا باسی کرد ڕۆژانە لە
کاتی پرۆڤەکردنە بەڕاستی تووشی حاڵەتێکی زۆر زۆر ناتەبیعیە بین کە ئازارێکە لەو لەحزەیە مچڕکە بە هەموو گیانمانایەت بەڕاستی. بینەر کە نوێی مانگ لەسەر شانۆ ئێوە بینێت پەیامەکە چۆن ئەگا بەوان بۆ نمونە من بینەرم یەن سێری ئێوە ئەکەم وەکو ئەکتەر بەڵام ئێوە دوو چیرۆکی واقعی دوو کچی کورد ئەگەڕنەوە چۆن پەیامەکە ئەگات بە بینەر؟ ئەو پەیامە ئێستا ناتوانین باسیکەین چونکە ئەمانەیە بۆ ڕۆژی پێنجشەمەی دانین پەیامەکە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەیە بڵێن ئەمانەیە بیرخستنەوەیەک بێت. هەندێک جار ئێمە زاکیرەمان بچوو کەشتەکانمان بیرەچێتەوە ئەمە بیرکردنەوەیەکە بۆ دەیان سەدان ئازار کە ئێمە پیاڕۆیشتون وەکو مێژوویەک ئەمەش مێژوویەکە ئەبێ دایما لەسەری قسە بکرێت دایما خوێندنەوەمان بۆی هەبێت دایما دیکۆمنتمان بۆی هەبێت ئیتر بە چ شێوەیەک بێت بکرێت ئیتر بە فیلم بێت بە شانۆ بێت بە هەرچیەک بێت ینی هەستەکەم زۆر زەرورە ئێمە گرنگی بە و پرسانە بێت. زۆر ڕاستە خات و شیلان ئەوەی کە ئەزانینێکێک لە موزیسیانە هەرە دیار و جوانەکان ئەویش خاتونەوژینە بێگومان لەگەڵتان ئەبێت بیرۆکەی ئەمە چۆن بوو چۆن بڵین تەنسیق کراوە لەسەر ستەیج و لەسەر شانۆکە کار بکەن پێکەوە؟ نەوژین خان پێشتر مامۆستا گەزیزە کە قسەی لەگەڵا کردبوو وەک ئەکتەرێک لەگەڵ ئێمەیە بەڕاستی ئێمە لە ڕێی حیوارەوە پەیامەکەی خۆمانەگەێنین ئەو لە ڕێی مۆزیکەوە بەڕاستی ئەو پەیام و ئەو حیوارەی کە ئەیگەێنێ لە ڕێی مۆزیکەوە ئەیگەێنێ پەیوەندیکی زۆر جوان دروست بووە لە بینی ئێمە و نەوژین خانە ئەویش کارکتەرە لەگەڵ ئێمەیە بەڕاستی لەسەر شانۆ حیوارەکان ئێمە ئەیڵینەوە بەڵام ئەو ئیسارەمانەکە لە ڕێی چۆنیەتی مۆسیقاکەوە بەڕاستی پێمان ئەڵێ کە ئەویش لە ڕێی خۆیەوە ئەو دەنگە ئەگەیێنێ ئەو ئازارە ئەگەێنێت بەو بینەرەی کە دانیشتووە بەرامبەرمان. بگومان کارکردنی ئێوە و مێژووی کارکردنی ئێوە و ئەکتەری ئێوە پێویست ناکات ینی من باسی کەم بەڵام لەوانەیە زۆرینی ئەو کارانەی کە ئێوە کرد بێتان بۆ نمونە بەرجەستەکردنی هەر کارێکتەرێک بوو بێ لە نێو هەر کارێکە لە ڕێی خەیاڵی با بڵێن دەرهێنەر یا خود نووسەر و سینارست و ئەم بابەتانی کە پێوەستن بە دروستکردنی هەر بەرهەمێکەوە بەڵام بۆ ئێوە ئەم جارە چ جیاوازێکی هەیە ئەوەی کە چیرۆکی ڕاستەقینە ئەگەێڕنەوە ئایا پێشتر کاری لەم شێوەیەتان کردووە یاخود ئەمە یەکەم جارە ئێوە بەرکەوتی لەو شێوەیەتان ئەبێت؟ من بۆ خۆم کاری لەم شێوەیەم کردووە لە شانۆگەرێکی ترا ئەوش هەر باسی ژنێکێ کرد هەمان پرسەی ژن بوو بەڵام ئەم کارە ساتی ئێستا نەمان زۆرتر لەوەی کە من پێشکەشم کردووە کاتی خۆی چونکە ئازارەکانی زیاترە بەڕاستی بیر ناچێتەوە یعنی بەڕاستی ژنانی شنگال ئەگەردانی شنتیرۆکەکانیان بخوێنینەوە زۆر بە ئازارە زۆر زۆر هەستیارە زۆر قوڵە بەڕاستی برینەکان زۆر قوڵە ئێمەش بۆ من ئەمە بەرکەوتەیەکی تازە بوو چونکە تەنانەت نمایشکردنەکەشمان ڕۆژی پێنجشەمای بینن بە شێوەیەکی جیاواز دەکرێ ئیشەکەمان ناتوانین بڵین وەکو شانۆگەریەکە توانین بڵین وەکو پێرفۆمانسێکە چونکە زۆر شتی واقعیتیایە. هاتو شیلان بۆ تو چۆنە ئەم تەجروبە نوێ؟ بۆ منیش چەند ئیشێکە بەڕاستی ئیشی واقعی ئیشم کردووە بەڵام کاریگەری ئەمە لەسەر ئێمە گەزیزە خان کە ئەم دەقەی نووسیوە چونکە چیرۆکەکان زیاتر واقعیترن و کەسەکان بوونیان هەیە وەری گرتووە بەڕاستی پڕە لە ئازار زۆر زۆر بەرتەکەوێت تەسەورەکەم ئەو بینەرەشی کە دانیشتووە وەک ئێمە و ئازارە بچێژێت ئیشێکی تازەیە بۆ من بەڕاستی بە تایبەتی لەگەڵ ئەو ستافەیە نەوژین خان مامۆسا میدیا مامۆسا گەزیزە من شانازیان پێواکەم کە لەگەڵ لەسەر شان و شانبەشانی ئەوان بتوانم نواندن بکەم هیوادارم جێ ئەو متمانەیە بم لە لای مامۆسا کە توانم نواندنی خۆم بکەم لە ئاسەوانە کارکتری زۆر دیاری نێو بڵین دیار بە بڵین لە دنیای هەم هوەر کە خاتونەوژینەوەروان نێو
دنیای سینەماوە هەروەها شانۆش کە بەڕێستانن بگومان دڵنیام لەوەی کارێکی زۆر ناوازە و تایبەت جەرەچێ کار زۆر کراوە لەسەر پرسی شنگال بەڵام ئەم 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندتیژی ئێوە چۆن ئەیبینن ئایا تەنها شانۆیی یەک ئەتوانێت پەیامەکە بگەێنێ یاخود ئێوە وەکو شانۆکاران ئەرکی قورستر لەسەر شانی ئێوە وەکو کەسانی دیار من هەستەکەم کە پرسەی ژن نابێ بەس هەفتەیەک دوو هەفتەی بۆ دابنرێت بەڕاستی هەموو ڕۆژێک ئێمە ئەو کارە ساتان نابین هەموو ڕۆژێک ئێمە لەسەر جا دەبێت لە دەوام بێ لە هەر شوێنێکا بێ ئێمە بەرەنگاری چەند کێشەیەگە بینەوە وەکو ژن لەبەر ئەوە پرسەی ژن نەبێ بەردەوام بێت بەڕاستی هەمیشە کاری لەسەر بکرێت هەمیشە لە هەموو بوارەکانە کاری تر ئەدەب بێ یا هونەر بێت هیچ گرنگ نیە هەموو تەنانەت شێوەکاری بێت تەنانەت فیلمسازی بێ هەموو هونەرەکان و هەموو بوارەکانی ترا ئەبێ جێگەی خۆی هەبێت بگومان شێوەکان بەڵام زیاتر ئەوەیە لە بەروی زیاتر لەبەر چاوان و لە ڕێ میدیاکانەوە زیاتر بۆ نمونەکی کێوک و خات و شیلانێکی کێوک و بەڕێستا بگومان هەست ئەەکەم کە ئەرکەکە زیاتر قورسترە بێ لەسەر ئەکتەر زیاتر بەدڵنیاییەوە بێگومان زۆر باشە دۆزەخێک بوو کەی نمایش ئەکرێت و سپۆنسەری کێەوە پێم خۆشە ئێوە خۆتان لێرەوە بانگەشە بۆ کارەکە بکەن و کێن ئەو کەسانەی بەڕای ئێوە وەڵامەکەم لە هەردووکتانەوەی کە گرنگە بێن کارێکی لەم شێوەیە ببینن ئێمە نۆی مانگ ڕۆژی پێنجشەماکات کاتژمێر 4 لە تەلاری هونەر لە هۆڵی چێوار نمایشەکەین بە سپۆنسەری جێندەری بەشی ڕاگەاندنی نووسنگەی قوبات تاڵەبانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بە هاوکاری بەڕێوبەرایەتی گشتی هونەر لە سلەیمانی بە سپۆنسەری میدیای کورسات کە ئەو ماڵە گەورەیە هەمیشە سپۆنسەری کارەکانی ئێمەیان کردووە دەستخۆشیان لێکمان زۆر هەمومانە پەیامەکەشمان حەزەکەم باسی کەم پەیامەکەمان وامان بیرکردەوە بۆ دەسەڵاتداران بێت یەکەم ڕۆژ یەک ڕۆژ ئێمە بەتەمای نمایش بکەین بۆ دەسەڵاتداران بێت و ئەوان بێن بەڵام دوای بیرمان کردەوە کە ئەبێ خەڵکی تریش بەشدار بێ لەم پرسەیە و بێن ئەو بۆ ڕامان گۆڕی وتمان بە ئەگەر بۆ نمونە لەوانەیە ئەمان تایبەت بێ بە خات و گەیزە بەڵام پێم خۆشە پرسیارەکار ئێوە ئاراستەی ئێوە بکەم ئەگەر بینەر داوای کردکە چەند ڕۆژێکی تر ئەم کارە بەردەوام بێت ئێوە ئەتوانن بەردەوامی پێبەن یاخود ئێوە لە پلانی خۆتانە تەنها یەک ڕۆژ نمایش بکەن و تاو بێت ئێمە یەکەم ڕۆژ ئەگەر هات و جەماوەرەکە زۆر بوو بەتەمای هەر هەمان ڕۆژ جارێکی تر عەرز بکەینەوەوانێ نمایش بکەینەوە دووجار نمایش بکەنەوە ئەو دوو عەرزا بێت بەڵام بەتەمای لە شارەکانی تر نمایش بکەین بەتەمای بچینە دەریشەوە یانی دەرەوەی کوردستان لەوێژ نمایش بکەین لە شار و شارچکەکانی کوردستان و لە دەرەوەی وڵاتیش بۆ هیوایم ئەم کارە دەستپێکێک بێت بۆ گێڕانەوەی ئازارەکانی ژنان و کچانی شنگال و بەو هیوایم ئەم ستافە جوانە کە 4 کەسایەتی دیاری نێو کوردستانن بە شێوەیەکی گشتی ئەم کارە بەرنە شنگالیش بۆ ئەوەی کە ئەگەر کچانی ژنانی شنگال نەیانتوانی بێنە ئێرە و یاخود بێنە شارەکانی ترم کارە ببینن هیوادارم ئێوە بچنە ئەوە و کارەکان بۆ نمایش بکەن هیوادارم مامۆستا گەزیزەگوێی لێبێت دڵنیا بێستا بینەرمانە بەو هیوام بتوانن ئەو دەستپێکە بکەن ئەگەر هەر پامێکیشتان ما بێت فەرمو خۆشحاڵە بین دەستان خۆش بێت سپاس بۆم ئێوارەیە هیوادارین هەموو بینەری ئەم پۆرفێرمانسە بن بەڕاستی و ئێمە بەردەوامە بین لە نمایش ناوەستین بۆ هەموو شوێنەکانی ئەبین ئەمە پلانی ئەم ئیشەیە بەڕاستی زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێت زۆر سپاسانەکەم